نێرگس ئەرە لۆ تێناگەی منداڵنە بەدەست تۆنە بەدەست منە بەدەست خوایە هیچی بکەم گیانەکەم خۆ دەزانیەوە دوایین دکتۆر بوو تاقیمان کردەوە منی تر مناڵم نابێت ژانی من ئەتۆ منت لەگەڵا ئەمن تو بەیەکەوەین ئەمن لە پشتتم خوا لە پشتمانە وا لە خۆت مەکە نێرگس بابچین لە مەڵعمەک نانە چ بخۆین دەی ناخۆم دڵم نابا لەوا لە خۆت مەکە دەچین نانە چ دەخۆین ناتوانم باش دەچینەوە ماڵ بابڕ من ئێستا چی بکەم هەموو فەحسەکان دەلالم دەواکەم کە ئیتر منە زۆک و مناڵم نابێت من چی لە قسەی خەڵک بکەم نێرگس دیسان ناتوانێەوە سەر قسەی خەڵک کچێ نێرگس واز لە قسەی خەڵک بێنە خەڵک حەقیان چیە بە ژیانی من و تۆوە من ژیانی خۆمە خۆم بڕیاری ژیانی خۆم دەدەم نێرگس ئەیەوان ئەوان دیسان ئەوان کێن نێرگس ئەوان کێن واتە ژیان دەبێت تەنها منداڵمان هەبێ دەتوانین پێ منداڵش خۆشبەخت بین نێرگس من و تۆ یەکترمان خۆش دەوێت کەواتە منداڵمان گەر هەبێ و نەبێ ئەوە بەدەستخۆە تۆ لە پێناو چیاکەیت خدا لە پێناو خوداواکەم یاخوا بەخێر بە مامەگیان خۆش بکچم کچی خۆم حەز ناکەی ماڵەکەت سادا چی بکەیت مامەگیان کچم من لەگەڵ فرەژنیانیم بەڵام هەنێکات کە پیاو هەقی خۆی بێت ئەبێ ئێمەشدان بەوەیە بنین کە ژن بێنێت کە ئەڵین حەق ئاو ئەوەستێت خوا گەورێ دەزانم کچم ئامەد و بیلە ئەمەش زانی خوا گەورەیە بەس ئەوەش لەبیر نەکەی ئەموو داچی ئەحمەدی چامان لە وێنەوەکەی خۆمان ببینین لە باوشەی بکەین ماچی بکەین بۆنی بکەین ئێمە خۆشت دەزانی ئەحمەد تاقانەی چاک خوشکانە دا توش ئەوەندە دەڵت ڕق نەبی کچی خۆم دڵم ڕق نییە مامەگیان بەڵام چێ لە ئەحمەد خۆی ڕازێ بێت ڕازی نابێت چییە؟ ئەبێ هەر ڕازی بێ کچی خۆم ئەو ڕۆکە ئەحمەد هاتەوە مارێ ئەتو ئەو مۆزعی ژینانەی لەگەڵ باسکە ئیشەڵڵا ڕازی دەبیتن باشە مامەگیان باشە زۆر باشە هەستە گولی زارەمە با بڕۆین بۆ کوێ قاوەکە تا بخۆن بەس ئەتو ئەوی لەبیر مەکە کە ئەحمەد هاتەوە ئەو بابەتەی لەگەڵ باسکەوە باش لەبیری نەکەی باشە یا الله وەرە خوا بەدڵین گۆرەکە ئیشەڵڵا یا الله کوڕی خۆم شێرەکەی خۆم باوکە تو نازانی وەک دایکم پرچم دابینی دایکم کەنچی دێتەوە کوڕی خۆم دایکت لەگەڵ دایگەورە چۆ بۆ ئەمڕە ئیشاڵڵا هەفتەیە دێتەوە کوڕەکەم ئێ باڵێ محەممەد زوو پرچە دادێتێماری دادە نێرگزی ئەی ماشەڵڵا دادە نێرگستان خۆش دێ باڵێ ئەی ئافرین بە کوڕە جوانەکانم وەی ئایدا چی داکەم تەمەەن درێژبی کوڕە جوانەکەم بەخێر باشی بابا سپاس دەکەم کوڕم ئۆلۆکێ خۆتان حازر کردی ئەوها ڕێماری دادە نێرگزی کوڕم 100 جار پێم گوتی ناستە ماری نێرگزی تێگەیشتی کوڕەکەم کچەکەم بڕۆنە دەرەوە ئێستا من دێم باشە دەی ئافرین گەوام بکە بابا لە پێشەوە منداڵانە قسانە مەکە کوڕم ناچی نەفەسیان پیسە بابا گوناحە
والله گوناحە دوای ئەحمەد ئامۆزامە نێرگز منداڵەکانی لە من خۆشتر دەوێتن گوناحی چییە تاوانی چییە دڵی مرۆڤەکی وا لێ بکەی کوڕ بە دێمە تاوانمان چییە کوڕ ئەوانە نەزۆکن نەزۆک دوای مندارەکان بە چاو بچیان کوڕ چێن بەسەری خۆمان بکەین بابا مردن و ژیان بەدەست خوایە ئەوانە هیچ گوناحیان نییە ئەمن هەر دەچم دەبڕ کوڕم دەبڕ ئەی قوربانی بم ئێستا دەچین کچی من ئێستا دەچین کوڕی من ئەم بۆ بە پێشکەون ئەی ئافرین بڕ کوڕم بڕ سەد دکتۆرمان کرد هەتا ئەو دوو مندارەمان خدا لەو گەورەی خۆت لە چاو نەفەس بیان پارێزی یا ڕەبی خۆ